بەوەی کاریگەری سەرما سەدانداری جۆری کاریتۆس بڕانەوە. تەواوی دارەکان لە نەمامگەی ناحیەی سیروانە و لە مزایدەیەکی ئاشکرادا فرۆشراون. بەڕێوەبەری نەمامگەکە دەڵێت ئەو درەختانە تەمەنیان 23 ساڵە و بە تەواوی وشک بوون. وشکبوونی نەمامەکان هۆکاری بەفرەکە بوو بەفری ئەوەی 2021 باری تقریبا هەفتەیە ماوە بەدارە ئەو هۆکاری وشکبوونەکەیان بوو. دوایەوە بە بڕیاری وەزارەت فرۆشراوە خراوەتە بزایدە فرۆشراوە ئەم پیاوانە کڕیویانە ئێستا خەریکە نێبرن. ئێمەمانەیە جارێکە ئەگەر هەڵیشی یاوەتەوە ئینشەڵا کرێکار بگرن و تقریبا هەموو بنێک لەخێکی بێڵینە بۆی جارێکە دروست بێتەوە سەوزایە. بە پێی زانیاری شارەزایان گۆڕینی کەشوهەوا بە تایبەت سەرما و بەفر کاریگەری ڕاستەوخۆ لەسەر درەختەکان دادەنێت و ڕوبڕی وشکبوونیان دەکاتەوە. کاریگەریشی ڕاستەوخۆی هەیە شەپۆلی سەرما بە تایبەتی چونکە پلەکانی سەرما ئەگە گەشتە ژێر سفرەوە و چەند پلێ گەشتە ژێر سفرەوە بە تایبەتی پارکە 10 پلە بۆ 15 پلە گەشتە ژێر سفرەوە اینجا بەردەوامیشی هەبوو. خۆی ئەو بەردەوامی زیاتر تەسیریانی دەتوانانی وڵی 7 ڕۆژ بەستنەکە زۆر هەبوو ینی پلەکانی گەرما زۆر دابەزین ئەوە تەسیرێکی زۆر گەورەی هەیە سەر لەم نەمامگەی ئێمە ئەم دارانە بەهۆی ئەوە وشک بووە ینی بەڕاستی ینی توانین بڵێن 1000 دار زیاتر لەم کاری تۆزانە وشک بووە بە بۆنەی ئەو شەپۆلە سەرماوە کە بەردەوامی ئەگەر بەردەوامی نەبێ بڵین کەمتر وشک بوون هەیە. اینجا ئەو دارانش کە متساقطن يعني قلاوريون كمتر يعني تأثير تيكا بس أو داراني كقلاوريونين أو زيادة شفولي سرما تأثيريان تيكا. نەمامگەی ناحیەی سیروان گەورەترین مەشتەل و نەمامگەیە لە هەرێمی کوردستان کە ڕووبەرەکەی 122 دوێنمە. بڕینەوەی ئەو درەختانەش کاریگەری دروست دەکات لەسەر ژینگە و سەوزایی ناوچەکە. لە چواردەوری نەمامگەکە نزیکەی 1500 درەخت بە تەواوی وشک بوون. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی سیروان.